هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی پورسات نیوز و بەرنامەی چارە. باسی کۆرۆنایە لە سوشیال میدیا، لە تەلەڤیزیۆن، لە رادیۆ، لە ڕۆژنامە، لە گۆڤار، لە بەردەرگا، لە ماڵەوە، لە نانەوەخانە، لەم شوێنە کوردەواریانە. ئەمڕۆ 2020 بۆی ئەوە ڕێکەوتی تۆمارکردنی بەرنامەکەتان پێڵم لەبەرەوەی کە بابەتی کۆرۆنا بابەتێکە کە چەند سەعات جارە زانیاریەکان دەربارەیە گۆڕێ. ئێستا کاتژمێر 9:50 خولەکی بەیانیە و لە یەکێک لەو شوێنانم کە بابەتی کوردەواری تیافرۆشن یان بابەتە دەرینەکانی تیافرۆشن و هەتاوەکو ئەم ساتێک کە قسەی تیاکەین بە شێوەیەکی فەرمی تەنها 5 حاڵەتی دەستنیشانکراوی کۆرۆنا هەیە لە کوردستانە. لە ئاڵلقەکانی ڕابردووی چارەیە و بە تێکڕە دەستگای میدیای کورسات بۆمان باس کردوون کە کۆرۆنا چییە و شێوەی ڤایرۆسەکە چۆنە و چۆنە گوێزرێتەوە هەتا کۆتایەکی کە ئەو بابەتی ئەمەڵقەی چارە نییە، بەڵکو بابەتی ئەمەڵقەی چارە یان ئەمەڵقێ و ئەڵقەی داهاتوی چارەکە دەکرێت 2 ڕۆژە سەر یەکتری بۆتان پەخش بکرێ وەڵامی کۆمەڵێک پرسیارە کە من لە 2 لاپەڕی ئەم ئەودی و نووسیومەتەوە بە دوای وەڵامەکانی ئاگەڕێم دەربارەی خۆراکی سروشتی و ڕاستی خۆراکەکان. بۆ مەبەستە دەگەڕمە بۆ سەرچاوەیە کە ئێستا لە کتێبخانەکانی کوردستانە بەردەستە کە ناونیشانی کتێبەکە بریتێ لە خۆراکی سروشتی و تەندروستی لەسەر بنەمای ئایورڤێدا کە برزۆ قادری نووسیوێتی و دکتۆر عادل محەممەد سعید کردوێتی بە کوردی و مامۆستا هاوبیر کامەران پێداچوونەوەی بۆ کردووە. زۆری پرسیارەکانمان لە مامۆستا هاوبیر کامەرانە و ئەم پرسیاران من تۆمارەکرێت و لە سوید مامۆستا هاوبیر کامەران وەڵامەکانمان بۆ دەنێرێتەوە بۆ کوردستان و دەخینە خزمەتی ئێوەوە. لەبەر گرنگی بابەتی کۆرۆنا 2 ڤیدیۆ هەیە کە لە ئاڵلقەی ڕابردوو لێ درراوە دووبارە بەتان پەخشەکەینەوە کە پژمە کۆکین گرنگترین ڕێگا و ئاسانترین ڕێگای گواستنەوەی ئەم ڤایرۆسێ و پاشۆ دەگەڕێنەوە بۆی دەست بکەین بە زانستی ئایورڤیدا و پرسیارەکانمان دەربارەی بیبەری تون و بەهارات و سیر و پیاز و زەردەچەوە و ڕەشکە و شمڵی و هەموو بابەتەکانی تریش لەگەڵمان. ئەگەر بتوانیت دەرەنجامەکانی پژمەیەک ببینیت ئەوە دەزانیت کە چەند بە ئاسانی بڵاو دەبێتەوە بە هەموو شوێنێکدا لە کاتێکدا کە لە ناو خەڵک دایت یان لەگەڵ منداڵان دایت. بەڵام لە هەمان کاتدا دەتوانیت ئەم مەترسیانە کەم بکەیتەوە بە سڕینی شوێنی پژمەکەت و بەردەوام شۆردنی دەستەکانت. لە ماڵەوە بمێنەرەوە و مەچۆ بۆ سەر کارەکەت یان قوتابخانەکەت. با کلێنسێکی پاک پژمەکەت بگرە و خۆشت و کەسانی تریش لە توشبوون بپارێزە و دڵنیا بە لەوەی کە ڤایرۆسەکە لە تۆدا دەوەستێت و ناگوازرێتەوە بۆ کەسی تر. ئایورڤێدا چییە؟ ئایورڤێدا سیستەمێکی گشتی تەندروستی چارەسەریە هەوڵ دەدات هاوسەنگیەکی قوڵ لە نێوان لانی جەستەیی و دەرونی دروست بکات. ئەم زانستە 8,000 ساڵ لەمەوبەر لە هەندستانی کۆن بنیاد نراوە و بە درێژای هەزاران ساڵ گەشەی کردووە و لە گەلێکی جۆراوجۆرە پەرەی سندووە تا جێگایە کە بتوانین بڵین ئەمڕۆ بە کامڵترین و گشتگirترین بەش لە زانستی پزیشکی تەواوکاری هەژمار دەکرێت. مەبەستمان لە زانستی پزیشکی تەواوکاری ئەوەیە کە ئەم زانستە هاوڕایان هاوشان لەگەڵ زانستی پزیشکی مۆدێرن و نوێ ئەوەی کە پزیشکان و کارمەندان و پەرستاران لە نەخۆشخانەکانە دەیکەن شان بەشان یەکتری کار دەکەن بۆ خزمەتی مرۆڤایەتی. جێگەی دەستخۆشکەری و سوپاسە بۆ هەموو کارمەند و پزیشک و پەرستارانی کە ئێستا لە سنتەرەکانی چارەسەری کۆرۆنایە خۆبەخشانە و ئازایانە ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە دەبنەوە و وەک هەموو شوێنێکی تری دنیاش کوردستان دەیەوێ ڕوبەڕووی بێتەوە. جا ئێمە بەبەستمان لە مەسەلەی ئایورڤیدا لێرە لەم 2 ئەڵلقەیە چێ بۆیە باسیەکەین بۆی کە بزانین لە کۆنی مرۆڤایەتیەوە لەم زانستەکە نزیکی 8,000 ساڵ وا پێشبینی دەکرێت تەمەنی بێت چی بە مرۆڤایەتی دەڵێ دەربارەی خواردن و خواردنەوە جیاوازەکان و شێوازی بەکارهێنانیان چۆنە. بە تایبەتی ئەمڕۆ کۆرۆنا هەیە 6 مانگیان ساڵێک تر کۆرۆنا نامێنێ و بابەتێکی تر دروستە بێ بەڵام بۆ ئێمە بەرگری لەش هەموو کاتێک گرنگە و پێویستە لەسەرەوە بێ. بەپێی زانستی ئایورڤێدا 3 جۆر ئاستی وزە هەیەیان 3 جۆر لە وزە هەیە کە لە کەسایەتەکانە ڕەنگایەتەوە لە کاتەکانی ڕۆژە ڕەنگایەتەوە لە وەرزەکانی ساڵە ڕەنگایەتەوە و لە کەسایەتی مرۆڤیشە ڕەنگایەتەوە. ئەم سیانە پێیانەوترێ ڤاتە، پیتە و کافە. تایبەتمەندی و حاڵەتی ڤاتایی ئەو کەسانی کە ڤاتاین ئەم تایبەتمەندیان هەیە کێشیان کەمە، لاوازن، چوست و چالاکن، پەیوەندیکی کۆمەڵایەتی باشیان هەیە، خاوەنی کەسایەتی گۆڕا و ناجێگیرن، بیرەوەری کورتخایەن یان بەهێزە و خەویان سوکە و ناڕێکە، هەرس و برسێتیان ناڕێک و ناهاوسەنگە. ئەمە ڤاتا بوو. کەسایەتی پیتە ئەو کەسانی کە پیتاین خاوەنی ئێسکبەندیەکی ناوەندن، پێستیان هەستیارە و توانای بەردەوامیان هەیە،
خاوەنی هێزی بیرکردنەوەی زۆر و باشن کۆ ئەندامی هەرس و مێتابۆلیزمیان زۆر بەهێزە حەزیان بۆ خواردن بەهێزە حەزێکی زۆریان تێدا بەدی دەکرێت بۆ کێبڕکێ و بردنەوە ئەمە پیتایی بوو کە دووهەم بوو جۆری سێمان پێی دەوترێت کافایی ئەم جۆرە خاوەنی جستەیەکی پتە و بەهێزن بە ئاسانی کێشیان زیاد دەبێ خەویان قورسە و درێژخایەنە هەرسیان خاو ڕێک و پێکە پێستیان چەور و نەرمە کەساتێکی ئارام و میهرەبانیان هەیە مەبەستمان لەم کەسایەتیانەی کە باسکرا ئەوەیە کە جۆری خواردنەکان بەپی جۆری کەسایەتەکان دەگۆڕێ و پێکەوتنی بەلەشتان بەپی جۆری کەسایەتەکان دووبارە جیاوازی هەیە مەرج نییە کەسێک تەنها ڤیتایان پاتیان کافابێ بەڵکو دەکرێت تێکەڵاوێک بێ لە دوودانە لەمانە پرسیار یەکەم و گرنگترین زۆر باز لە سیر و پیاز دەکرێت لە بەرزکردنەوەی بەرگری لەشی مرۆڤە زۆر کەسێڵێ ڕۆژانە سیر و پیاز بخۆ پەیوەندیدار بە مەسەلەی کۆرۆناوە دەم کۆتایشتێکی کۆمیدیم خوێنەوە تەنها سوودی سیر لە کۆرۆنا ئەوەیە کە خۆی بۆنت ئەوەنە ناخۆشە بێ خەڵک مەترونی لێو دوورەکەوێتەوە کە دووبارە ئەوە شەرزانست دەڵێن مەترونی لە نێوانتان بێڵنەوە بۆی کە ئەگەری گواستنەوەی نەخۆشەکە کەم بێتەوە بەڵام لە زانستی ئاروێدادا سیر و پیاز وەک چارەسەر بەکاردێت نەک وەک خواردن بەمانایەکی تر سیر و پیاز دەرمانە دەرمانیش نابێت ڕۆژانە بخورێ پرسیار یەکەمم لە مامۆستا هاوبیر کامەران ئەمەیە سیر و پیاز کەی بەکاربێ چۆن بەکاربێ بۆ شێ باشە زانستی ئارویدا یەکێکە لەو زانستانەی کە بە زانستی پزیشکی تەواوکاری ناسراوە تاریخێکی کۆنی هەیە ئەگەڕێتەوە بۆ 6 بۆ 8 ساڵ لەمەوبەر بەپێی ئەو سەرچاوانێکە لە بەردەسان زانستی ئارویدا کارەکە لەسەر تایپەکانی لەشی مرۆڤ ڤاتە پیتا کافا و هەر یەک لەم تایپانە خۆراکی تایبەت بەخۆی هەیە و لە کاتی لەش ساغی جیاوازە لە کاتی نەخۆشی جیاوازە مەراحیلەکانی نەخۆشی لە ئارویدا 6 مەرحەلی نەخۆشیمان هەیە تا ئەو کاتی کە دەرئەکەوێت لەو کاتەوەی کە دروستە بێت تا دەرکەوتنەکەی بەکو نیشانەکانی لە لەشە بۆ هەر یەک لەم مەرحەلانە خۆراک شێوازی خۆی هەیە و چۆنیەتی و چەندێتی خۆی هەیە سیر و پیازێکێکن لەو خۆراکانەی کە لە ڕاستیا دەرمانن خۆراک نین ناکرێ ئەمە ڕۆژانە بەکاریان بێنین بەڵام بۆ هەندێک حاڵەتی تایبەت ئەکرێ ئەمە ئیسفادەیان لێ بکەین سیر و پیاز بەگشتی لە هیندستان خواردنێکی مەرغوب نییە بەڵام لە ئارویدا بە خواردنێکی زۆر باش یاخود بە دەرمانێکی زۆر باش بە دوو مادەی زۆر باش باسییان کراوە تەنانەت سیر بە شێوەیەک باسیەکرێت کە وەکو دژە پیری ئیسفادەی لێ ئەکرێت بۆیە دایمە ئارویدیکەکان زۆر ژیاون تەمەنێکی زۆریان هەبووە و هەر خودی ئارویداش زانستێکە بۆ درێژکردنەوەی تەمەن سیر و پیاز هەردووکیان و بە تایبەتی سیریش چونکە بە قوترە دژە هەوکردنە دژە ئازارە و پاکشکەرەوەیەکی زۆر بەهێزن سیر ئەتوانرێت ڕۆژانە دەنگێکی لێ بخورێت بە شێوەی هاڕاو بەکارهێنرێ بە شێوەی ئاوەکەی زۆر مڕەکەسترە ئیسفادەی لێکرێت بەڵام پێویست ناکە بکرێتە خواردنی ڕۆژانەوە یاخود بە شەوان بە تایبەت ئیسفادەی لێ بکرێت سیر ئەتوانرێت بەکاربێنرێت بۆ بەهێزکردنی تخمدانەکان بەهێزکردنی هێلکەدانەکان بەڵام باشترە ژنانی دووگیان خوانی لێ پارێزن باشترە نەدرێت بە مناڵ باشترە لە کاتی تایە نەخورێ ئەم باشتر و خراپترانەژەکەوێتەوە سەرەوەی کە تۆ چ تایپێکت هەیە ئایا کافای یا ڤاتای یا پیتای کەسانێک کە زۆر قەڵەون پێویست ناکات سیر زۆر بەکاربێن لە خواردنەکانیانە تەنها لە حاڵەتێکانە بێت کە دەستگای هەرسیان میتاپۆلیزمیان زۆر لاوازە سیر ئەتوانێت یارمەتی هەرسبوونی خواردن بات. زانستی ئاروێدا زۆر گرنگی بە کۆنتڕۆڵکردنی وزەکانەدا لە لەشی مرۆڤ و لەو خواردنانەی کە هێتە لەشی مرۆڤ چونکە بیرتان نەچێتەوە مرۆڤ ئەگەر وەکو جەستە سەیریکەین لە خواردن دروست بووە ئەو خواردنی کە تۆی بەخشی بە جەستەی خۆت ئەوەیە کە دوجار جەستە دروست دەکات و جۆری وزەکانت دروست دەکات بابەتە ڕۆحەکە دوجار باسێکین بەڵام جارە بەس بەباسی لایەنە جەستەیەکە بکەین لەلایەن جەستەیەکەوە جۆرەکانی وزە بە پێی ئەم زانستە سێ جۆر لە وزەمان هەیە کە پێیان دەوترێت ساتڤا ڕاجاس و تاماس ئەمانە چین ساتڤا بنەڕەتی ئاگایی و پەیوەستە بە سووکی ڕەهایی و هاوسەنگیەوە ڕاجاس بنەڕەتی وزەیە و پەیوەستە بە جوڵە و بەرزونزمی و ئارەزووەوە تاماس بنەڕەتی مادێ و پەیوەستە بە قورسی و بێجوڵەیی بێمەیلی و بێدەنگی ئەگەر تۆزێک ورتری بکەینەوە و نمونە بینینەوە خواردنە تاماسەکان خواردنگەلێکن کە بەکارهێنانیان دەبنە هۆی زیادبوونی قورسی و تەمبەڵی و کزبوونی هۆشیاری لە ئێمەدا تاماسەکان تەمەڵمانەکە کەوا بوو
خواردنە زۆر چەورەکان، خواردنە قورسەکان، سوورە و کراوەکان، هەروەها سەرجەم خواردنە لە قوتولاوەکان بە تاماسیک ئەژمار دەکرێتە مرۆڤ تەمەڵەکان. هەر بۆ خۆپاراستن لە کۆرۆنا ئێستا زۆر باز داواکرێت کە لە خواردنی سوورە و کراو و چەور و لە خواردنی حازر لە قوتونراو دوورکەونەوە. بزانن نزیکەی 8,000 ساڵ بەر لە ئێستا کە ئەو کاتە دەماودەم زانستەکە گوازراوەتەوە باس لەوە کراوەکە خواردنی قورس یان خواردنی سوورە و کراو مەخۆ بۆی کە لەشت ساخ بێ. خواردنە ڕاجاسەکان خواردنگەلێکن کە بەکارهێنان دەبێتە هۆی زیادبوونی بێقەراری و بەرزونزمی و ئارەزوو تێکچوونی هۆشیاری زەهنی کەوا بوو خواردنە پڕبەهاراتەکان پیاز و سیر یان گەنمەشامی بە ڕاجاسە ژمارەکرێ. کەوتمان ڕاجاسە دەبێتە هۆی زیادبوونی بێقەراری و بەرزونزمی. بەڵام خواردنە سادڤاکان سووکی و هۆشیاری ئێمە کەم ناکەنەوە. یعنی تا ڕادێک هاوسەنگمانەکەن وەک شیر، میوەجات، زۆرینەی سەوزەکان کە گونجاوترین گروپی خۆراکن. ئەمانە گونجاوترین گروپی خۆراکن بە تایبەتی بۆ کەسانی کە ئەهلی تێڕامانن ئەو بە ڕێزانەی کەیانەوێ کۆنتترۆل یوزەکانی خۆیان بکەن. جا پرسیارەکەی ئێمە لێرە ئەمەیە بەپێی ئەمە بێ مامۆستا هاویر بیبەر لە خواردنە ڕاجاسەکان ئەژمارەکرێ ئەوانەی کە لەگەڵ بەهاراتایە ئەگەر زانیارەکەی من دروست بێ ئەگەر درستیش نێت کە ڕاستم کەرەوە بیبەری سوور و بیبەری سەوز و بیبەری ڕەش باس لەواکرێکەمە بەرگری لەشی مرۆڤ بەرزەکاتەوە زانستی پزیشکی نوێش دەڵێت بیخۆن. ئەم بیبەرانە ئێمە کامیان باشترە ئایا سوور یان سەوز یان ڕەش و چۆن بەکاریان بێنین بۆی کە وزەیەکی هاوسەنگمان هەبێ. بیبەر سێ جۆری هەیە: بیبەری سەوز، بیبەری سوور، بیبەری ڕەش. ئەم سێ جۆرە هەرسێکیان کۆمەڵی خەواسی تایبەتیان هەیە، کۆمەڵێک با بڵێن سوود و تایبەتمەندی خۆیان هەیە کە هەمویان ئەبنە هۆی بەهێزکردنی پیتا، بەهێزکردنی تایپی ئاگرین لە لەشە. ئەمەش میکانیزمەکەی لێوەیە کە تەسیرەکاتە سەر جاتەراگنیواتە سەر ئاگری گەدا و لەوێشەوە ئاگری ڕێخۆڵە. چکە مازانین کە گرنگترین قۆناغی هەرزکردن ڕاستە هەرز لە دەمەوە ڕواایە، بەڵام گرنگترین قۆناغی هەرزکردن لە گەدە و ڕێخۆڵە باریکەیە. بیبەرەکان ئەتوانن یارمەتی ئەمە بن، بە تایبەت بیبەری سوور. بیبەری سوور هۆکارێکی زۆر باشە بۆ بەرزکردنەوەی دەستگای بۆ بەقۆتکردنی دەستگای بەرگری ئینسان. بیبەری سوور ئەتوانێت یارمەتێکی زۆری هەرز بات و ئەتوانێت یارمەتێکی زۆری کردنە دەرەوەی ژەهربا لە لەشی ئینسان. بە پێی زانستی ئایورویدا کاتێک ئێمە خواردنی ناجۆرە خۆین، کاتێک خواردنەکان بەقەڵە پێکەوە کۆکەینەوە، کاتێک جوڵەی جەستەییمان کەمە، کاتێک لە کاتی خراپە خواردن نەخۆین، کاتێک بەڕق و بە تووڕەبوون و بە حاڵەتی نەفسی ناجۆرەوە ئێمە خۆراگە خۆین، شتێک لە لەشمانە دروستە بێت کە پێوترێ ئاماواتە ژەهر. ئەم ژەهرانە لە کەناڵەکانی لەش ئینسانە کۆبنەوە، لە ناو دەمارەکانی خوێنە کۆبنەوە، لە ناو لیمفەکانە کۆبنەوە. بیبەری سوور یەکێکە لەو هۆکارانەی کەەوە ئەکات ئاما پسووتێت، ژەهر پسووتێ بکرێتە دەرەوە. بۆیە لەوانەیە لە کاتی خواردنی بیبەری تون کە کەسێک خواردنی بیبەری تونۆک و خۆراک بەکارهێنێ بۆ سووتانی ئاما، لەوانەیە لەسەر پێستی پەڵە دەرکەوێ، زیبکە دەرکەوێ. ئەمە هەمووی ئەو ئامایە کە لە لەشە چێتە دەرەوە. لەوانەیە ڕەنگی میزی بگۆڕێ، دوو لە ڕوویە و ڕەنگی پیسایی بگۆڕێ. ئەمە هۆکارەکەی سووتانی ئەم ژەهرەیە لە لەشاوەکردنە دەرەوەیەتی. بەڵام ئەبێ ئاگادار بین بیبەری سوور یاخود هەموو بیبەرەتونەکان لە هاوینە ئەبێ زۆر بە حەزەرەوە بەکاری بێنین. زیاتر لە زستانە ئەخورێەوە کاتێکی ژێمامانێت ژەهری لەش ئاما پسووتێنین، زیاتر ئەو ئەمەلیە لە زستانە ئاکەین، چونکە لە هاوین دەرەوە خۆی گەرمە، بە تایبەت وڵاتی ئێمە کوردستان کە گەرمایەکی زۆری تایە، بۆی باشتر لە زستانە زیاتر بیبەری تون بخورێت تا لە هاوینە. زۆر خواردنی بیبەری تون زیانی هەیە بۆ تەرکیز تێگەیات، چونکە بیبەری تون یەکێکە لە خۆراکە ڕاجاسیەکان. خۆراکە ڕاجاسیەکان ئەو خۆراکانن کە جوڵەی زۆرتیایەوە واد لەیەکا زۆر حرەکە بکەیت. ئەم حرەکەی هەم لە زێهناوە هەم لە لەشە ڕوئەدا. بۆیە باشتر وایە بیبەری تون لە حەدی خۆیان بخورێ، یاخود بیبەری سوور لە حەدێکا بخورێ، زیاتر لەوە نەبێت کە لەش پێویستی پێیەتی، یاخود ئەزانی سیستمی هەرست پێویستی پێیەتی. تەرکیز زۆر خواردنی بیبەری سوور تەرکیز تێگەیە. زۆر خواردنی بیبەری سوور لەوانەیە بێتە هۆی کزانەوەی دەرچەی کۆم یاخود لاوەزبوونی زۆر. چکە ئەو کەسانەی ئەیانەوێت زۆر لاواز ببن، ئەتوان با بڵین کێشی زۆر لە دەست بن، ئەتوانن بە بیبەری تون ئەمە بکەن،
بەڵام زۆر خواردنی دیسانە بێتە هۆی تێکدانی وەکووتمان تەرکیز یاخود خەوتن خەوبینین زۆرەکە خەو متەقەتیعکات و نایەڵێ بە باشی بە قۆڵی بخەویت. هەڵامەت یەکێکە لە نەخۆشیە هەر بێزارکەرەکان بۆ منداڵان ئەگەر هەموو نیشانەکانیان تێدا ڕووداد وەک لە کەسێکی گەورەدا لەوانەش بەرزبوونەوەی پلێگەرمی لەش و لەرز و ئازاری ماسوولکەکان. دووجانی بە شێوەیەکی گشتی دەبێتە هۆی لاوازکردنی سیستەمی بەرگری جەستەی مرۆڤ هەر بۆیە لە کاتی دووجانیدا کەمتر دەتوانیت ڕوبەڕووی توشبوون بە نەخۆشیەکان ببیتەوە هەر بۆیە مەترسیەکانی توشبوون بە ڤایرۆسیش زیاتر دەبێت لە جەستەدا. ئەگەر خۆت هەندێک حاڵەتی نەخۆشیت هەبێت لە جەستەتدا ئەوە توشبوون بە ڤایرۆس مەترسیەکانی ئەم نەخۆشیە زیاتر دەکات. ئەم کوپەڵی لە بەردەستی منایە یان ئەم هەڵگرامە ڕە لە جاترا. جاترا لە زمانی کوردیە ئەمە بەکارهێنین، لە زمانی عەرەبە پێوترێ زەعتەر، لە زمانی ئینگلیزیە پێوترێ تایم. ئەمە ئێستا لە ڕۆژاوە زۆر بەکارهێنرێ. کوردەواری خۆشمان زۆر دەمێکە لەگەڵ جاترا بینمان باشە. ئێمە جاترا لە کوردەواری لەگەڵ نۆکاوە بەکارهێنین و هەروەها لەگەڵ گەنمکتاوە بەکارهێنین کە ئەم دوو خواردنی پڕوزەن و لە وەرزی زستانە زۆر ئەخورێن، هەڵبەتە لە هاوینیش ئاخورێن. دەربارەی جاترا پرسیارم لە مامۆستا هاوبیر هەیە، بزانم ئاروێدا لەسەر جاترا ئەڵێ چی، چونکە ئێمە زۆر دەمێکە لەگەڵ جاترا بینمان هەیە و ڕۆڵێکی باشیشیە لە بەرزکردنی و بەرگری لەشە. جا هەر دەربارەی ئەم جاترەیان جارێ ئەم جاترە وشکیان ئەمە لە ئاڵلقەکانی ڕابردووی چارەوەمان باس کردوون کە بۆ ڕەوانەوەی ئازارەکانی ناوسک و بە تایبەتی ئازاری سوڕی مانگانە ڕۆڵێکی گرنگی هەیە ئەو بەڕێزانێک یانوێ بزانن چۆن دەتوان بگەڕێنە بۆ ئەرشیفی چارەکەوان باس کردوون ڕۆڵەکەی چی و چۆن بەکارهێنەوە. جگە لەمە جاترەکە لەگەڵ کەمێک ئاوی گەرماتێکەڵاو کرێ دەکرێت یارمەتی هەرس و کەمبوونەوەی غازاتی ناوسک بدا. یەکێکی تر دەربارەی جاترە لە پرسیارەکان مامۆستا کامەران لە کولتوری ڕۆژهەڵاتیە بە تایبەتی لە ناوچانی کە پێیانەوترێ بیلاد الشام کە بەشێشی گشتی سووریا و لوبنان و فەڵەستین و ئەردەنە خواردنی شیبانیانە هەیە پێوترێ زەیت و زەعتەر. زەیت و زەعتەر چێ بینەرانی بەڕێز بریتێ لە زەیتی زەیتون. زەیتی زەیتون کام زەیتی زەیتونی کە پێوترێ گوشراوی یەکەم بە ساردی کۆڵد پرێس ئەکسترا ڤێرجن یاخود زەیتون بیکر ممتاز ئەو هەموو ناوەکانێتی کە ئێستا بە خۆشحاڵە لە کوردستانە دوو کارگەمان هەیە کە زەیتی زەیتون بەرهەمەهێنێ. من بۆ ماڵی خۆم لەو دووکارگەی کڕونە زەیتی زەیتون ئیسپانیە کڕم نە هیترە کڕم هی کوردی خۆمانە کڕم لە بازاڕەکانی خۆمانە و لە کارگەکانی خۆمانە بەرام هێندێ. ئەمان چۆنێ خۆن ئەمە لێرە زەیتەکە پارچێک نانەهێنن دەربارەی نانیش قسەی زۆر هەیە بەڵام بە تەنها باسی نانکەی نانی تیری پارچێک نانەهێنن یا نانی تریش بێ ئەیکەن بە زەیتەکەیە. زەیتی زەیتون ڕۆڵێکی زۆر باشی هەیە بۆ ئاسانکردنی کردداری هەرزەزان پزیشکیونێدا و لە چەوریە باشەکانە وەلاوانەیە کە بۆ کارکردنی مێشک و لەشی مرۆڤ ڕۆڵێکی گرنگی هەیە و لە بەرزبوونەوەی بەرگریشە ڕۆڵی هەیە. دوای ئەوە نانەکە بە زەیتەکەەوە هێنن ئەمەی ئێرە بریتێ لە زەعتەری سەوزی هاڕاو جۆری کتابەتی زەعتەری سەوزە لەگەڵ کونجە. بەم شێوەیە نانەکە کە زەیتەکەی پێوەیە زەعتەر و کونجەکە هەڵەگرێت لەگەڵ یەکتریە و هەندێک شتی تریشی تێکەڵاوەکان بە پێش شوێنەکانە گۆڕە بەڵام بە گشتیان پێوترێ زەیت و زەعتەر و بەم شێوەیە دوول ئەکرێ و بێ ئێوە ناخۆش ئەخورێ. ئەمە لە کولتوری ڕۆژهەڵاتە یان لە کولتوری سووریا لوبنان و فەڵەستین و ئەردەنا بەشێکە لە نانی بەیانی. مامۆستا هاوبیر دەمێ بزانم زەعتەر لە بەرزبوونەوەی بەرگری لە شاوە شێوازی بەکارهێنانی زەعتەر لە زانستی ئاروێدادا چییە و چۆن بەکاریبێن لە ماڵەکانی خۆمانە؟ ئایا ئەمەی کوپەڵەکە بەکاربێنین یاخود ئەمەی بەردەستمان بەکاربێنین یاخود چیتر؟ جاترا یا زەعتەر یەکێکە لەو ژیانێکە لە کوردستانە زۆرە. جاترە خەواسی دەرمانی زۆرە و لە بەکارهێنان و دروستکردنی زۆر دەرمانە لە جیانە بەکارهێنرێت لە کوردەواری خۆشمانە زۆر بەکارهێنراوە. یەکێک لەو گیانەی کە هەم لە یۆنان بەکارهێنراوە هەم لە هیند بەکارهێنراوە هەم لە ئێرانی کۆن بەکارهێنراوە و لە کوردستانی خۆشمانە بێگومان هەیە و بەکارهێنراوە. جاترە کۆمەڵێ مادەی تایە کە ئەم مادەنەوەکەن جاترە ببێتە دژە بەکتریایەکی بەهێز و جاترە ئەتوانێت بۆنی دەم خۆش بکات. جاترە سوودێکی زۆری هەیە بۆ نەخۆشی دڵ، جاترە سوودی هەیە بۆ جومگەکانی لەشی ئینسان، جاترە سوودی هەیە بۆ
عرقکردنەوە ئەو کەسانی کە عرقکردنەوەیان کەمە تەبەنە مش کێشەیە چونکە هۆکارەکەی زۆربوونی ئاما زۆربوونی ژەهرە لەشە جاترەوە کات کە تۆ بتوانی عرق بکەیتەوە. ڕۆنی جاترە طبعاً بەقوترە لە خۆی ڕۆنی جاترە لە ڕۆماتیزمایە لە چارەسەری ڕۆماتیزمایە بەکارهێنرێ و ڕۆنی جاترە بەکارهێنرێ بۆ مووی سەر ئیسفادەی لەیەکرێەوە مۆکە بەهێز دەکات و بەگەنجەی هێڵێتەوە. ڕۆنی جاترە بەکارهێنرێ بۆ نەخۆشیەکانی پێست بۆ مەسەلی لە سەدەفا بەکارهێنرێ لە سووتانەوەی پێستا بەکارهێنرێ و لە زۆر کێشە و گرفتیکەی پێستا جاترە بەکارهێنرێ. ئەو کەسانی کە کێشەی دەمودانیان هەیە و پوچیان لاوازە ئەتوانن قەترەیەک یا دوو قەترە زەعتەر بکەنە ناو کەمێک ئاوی شلەتێنەوە و شەوان پێشخەوتن غەرغەرەی پێ بکەن. ئەمە شتێکی زۆر زۆر ئاسانە بەڵام زۆر زۆر کارایە زۆر ئیشەکات. ئیشەکەی چیە؟ ئیشەکەی ئەوەیە دژە بەکتریای ناودەم لە ناوە بات و ئەیکوژێت و ناودەم بە باشی هەڵێتەوە. سوودێکی کەی ئەوەیە کە مێشک سافەکات. غەرغەرەکردن بە ڕۆنی کونجی یا غەرغەرەکردن بە ڕۆنی جاترا یارمەتی خەوتنەیە خەو زۆر قوڵەکاتەوە و خەو زۆر خۆشەکات واکاتۆ بۆ ڕۆژی دواتر ئیسراحەت بیەگە شەو بەڕێک و پێکی بخەوی. هەروەها تەسیری لەسەر هەناسە هەیە بۆیە زۆر جار ڕۆنی جاترە دوو قەتراکەنە ناو کترێک ئاوی گەرمەوە و کترێک ئاوی کوڵاوەوە و سەر ئەگرن بەسەر بخارەکەیە بخارەکەی هەڵەمژن. ئەمە بۆ ئەو کەسانیشی کە هەناسە توندیان هەیە یاخود ئەو کەسانی کە تووشی ئەنفلۆنزا نەتوان ئیسفادە لەم جاترەیە بکەن. ئەم کتێبە کە لە سەرەتای بەرنامەکەەوە بە درێژام دووەڵقەیە زۆر سوودی لێوەرەگرم زانیاری زۆری تیا دەربارەی خواردن بەڵام لە ڕووی کۆنتترۆلکردنی وزە و لە باگراوندە معرفی و ڕۆحانیەکەیەوە زانستیش زۆری جیاوازی نیە لەگەڵ ئەمایە. جا لەم کتێبە باسە تێکەڵاوکردنی هەنێ خوارد نەکرێت لەم بەشی پرسیارەکانە بۆ مامۆستا هاوبیر و بۆ زانیارەکانی ئەوە دەمەوێت دەربارەی شیر و ماست بپرسم و هێلکەشی لێ لەوانێ هێلکەکە لە ئێوە دەرنەکە بەڵام لایەنەوە دیارە. لەم کتێبە باز لە تێکەڵکردنەکانەکە بۆ نمونە کە باسی شیر ئەکا ئەڵێ شیر نابێت لەگەڵ ئەمانە تێکەڵاو بکرێ وەک مۆز واتە شیرمۆز نابێ بخورێت شیر نابێت تێکەڵاو بکرێت لەگەڵ میوە ترشەکانە شیر نابێت تێکەڵاو بکرێت لەگەڵ شووتی لەگەڵ کاڵک لەگەڵ خەیار و لەگەڵ ماسی نابێت شیر تێکەڵاو بکرێ و لەگەڵ گۆشت و ماست و خوێ. ئەمە لە باسی شیرایە. لە باسی هێلکەیە کە بۆ نمونە ئەمە هێلکەیەکی کوردیە بەدەستی منەوە لە تەنیشتمەوە دانراوە ئەڵێت هێلکە نابێت تێکەڵاو بکرێت لەگەڵ شیر ماست پەنیر و گۆشتەکان و میوەجات واتەوەی کە قیمە هێلکەکەن لە ماڵەوە بەپێی زانستی ئاروێدا بێ نابێت هێلکە و قیمە بخۆن لە ماڵەوە. جگەلەوە ماست کە لە پشتی منەوە ماست هەیە نابێت تێکەڵاو کرێت لەگەڵ شیر پەنیر خواردنەوە گەرمەکان هێلکە گۆشت باینجان پەتاتە و تەماتە نابێت تێکەڵاو بکرێت. بابەتی هەنگوینیش هەیە دوایی لەسەر هەنگوین پرسیاری ترمان هەیە بەڵام جارە بەس باسی شیر و ماست و هێلکە بکەین. مامۆستا هاوبیر تێکەڵاو نەکردنی ئەمانە لەگەڵ یەکتریە چ زیانی هەیە بۆ نمونە شیر لەگەڵ ماسیە زانست نەی سەلمانی هیچ کێشەیەشی هەبێ. ئایا ئەمە بابەتە ڕۆحانەکەی کاڵە دەبێتە هۆی دروستبوونی ژەهر یان پەیوەندی بە سێ جۆرەکەی وزەوە هەیە کە لە پێشاوەمان باسکردن بۆ بینەرەکان یاخود پەیوەندی بە کەسایەتەکانەوە هەیە. دەربارەی شیر و ماست و هێلکە و تێکەڵاو نەکردنیان لەگەڵ ئەو شتانی کە باسکرا پرسیارەکان ماڕاستی مامۆستا هاوبیرەکەم و بەیەکەوە وەڵامەکەی بینی. شیر یەکێکە لەو خۆراکانی کە باشترە لەگەڵ هیچ شتێکی کە کۆ نەکرێتەوە. شیر خۆی خۆراکێکی متەکاملە خۆراکێکی زۆر زۆر باشە بەڵام باشتر وایە لەگەڵ هیچ خواردنێکە کۆ نەکرێتەوە. بە تایبەت شتێکێ لە وڵاتی ئێمە ئەم خۆشم خواردومە زۆر پێوترێت شیرمۆس. شیرمۆس خواردنێکە ئەبێتە هۆی دروستکردنی ئاما ژەهر لە لەشی ئینسانە. باشتر وایە بە هیچ شێوەیەک شیرمۆز نەخورێ. شیر لەگەڵ هێلکە شیر لەگەڵ مۆس شیر لەگەڵ ئەنواعەکانی گۆشت جۆرەکانی گۆشت هەم گۆشتی پەلەورە و هەم گۆشتی باڵندە و ئەمانە کۆ نەکرێتەوە. شیر لەگەڵ ماسی نابێت کۆ بکرێتەوە واتە نابێت لە ژەمێکا پێکەوە بیان خۆی یا تۆ ماسیت خواردەوە پێش ئەوە بیخۆی یا دو ئەوە ڕاستە خۆ بیخۆیت نابێت. شیر لەگەڵ هیچ جۆرێک لە ماست و پەنیر و ئەم شتانی تر کە عادەتەن بەیانیان نەخورێ نابێت کۆ بکرێتەوە. هێلکەش بە هەمان شێوە هێلکە بۆ لاوازکردنی هەرس زۆر زۆر باشە یەکێ بێ هەرسی خاوکاتەوە بۆ ناوانی کە پیتاتیانە زۆر بەقوە دەبێت بابڕین ئاگری گەدەزیان تیانە زۆر بەقوەتە و زۆر میتابۆلیزمیان زۆر بەهێزە لەم حاڵەتەیە توانن هێلکە بەکاربێن لە ژەمە خواردنیانە بۆەوەی کە میتابۆلیزمیان خاوکەنەوە. بەڵام ئەو کەسانەی کە کافاین
و خۆیان لەشیان قەڵەوەیە میتاپۆلیزمیان زعیفە باشتر وایە هێلکە نەخۆن چونکە هێلکە مدەیەکی زۆر ئەمێنێتەوە لە ناو ڕیخۆڵەیە. هێلکە و ماسی بەیەکەوە بە هیچ شێوازێ نابێ بخورێ. هێلکە و ماسی پێکەوە یا هێلکە و گۆشت پێکەوە ئەتوانێت سیستمی هەرسی تۆ تەدمیر بکات و ژەهرێکی زۆر کۆ بکاتەوە لە لەشتا. زۆر جار کە کەسێک گەچێتە لای دکتۆرێکی ئایورویدا بۆ ئەوەی کە بزانێت کێشەیەکێ لە لەشیە، دکتۆری ئایورویدا لە زۆر شێوازەوە فەحسی ئەکات یاخود لێ وردەبێتەوە. سەیری زمانیەکات، سەیری چاویەکات، سەیری پێستیەکات و سەیری ڕۆشتن و حرکات و قسەکردنیەکات. هەموو حرەکەیە کە تۆ یکەیت دەلالەتە لە شتێک لە ناو زانستی ئایورویدایە. کاتێک زمان بەڵخێکی زۆری لەسەر کۆ بێتەوە، دکتۆری ئایورویدا یەکەم شت کە مێشکی بۆیە چێت بیکە ئەوەیە کە ئەم کەسە خاوەنی هەرسێکی لاوازە یاخود ئاما هەیە، ژەهر هەیە لە لەشیە. ئەو شتانی کە لێ من ئەکادی خێلەوانە هێلکەیە یا کۆکردنەوەی هێلکە لەگەڵ گۆشت و ماسی و ئەو شتانی کە ناگونجێن لەگەڵی. مۆز خۆراکێکە کە بە هەمان شێوە مۆزیش ئەبێتە هۆی خاوکردنەوەی هەرس. بۆ کەسانی کە ئاگریگەدایان زۆر بەهێزە، زۆر خێرا خۆراک هەرسەکەن، مۆز هەرس خاوەکاتەوە. بۆیە ئەویش دیسان لەگەڵ شیر، لەگەڵ هێلکە، لەگەڵ ماسی، لەگەڵ جۆرەکانی گۆشت کۆ ناکرێتەوە. مۆز لەگەڵ سەوزە ساردەکانیش کۆ نابنەوە. بۆ نمونە تەماتە نابێت لەگەڵ شیر بخورێ. تەماتە خۆی خۆراکێکی ساردە، لەگەڵ شیر کۆ ناکرێتەوە. خەیار بە هەمان شێوە نابێت لەگەڵ مۆز ئەفوو لەگەڵ مۆز بخورێ. مۆز و خەیار و تەماتە ئەمانە بێ هەمیشە بەجیا بخورێت. تەماتە و خەیاریش خۆی بێ بەجیا بخورێت. لای ئێمە زەڵاتی تەماتە و خەیار هەیە کە بە هیچ شێوەیەک باش نییە لەبەرەوەی هەرس خاوەکاتەوە. وەکو وایە تو پەرداخێک ئاوی سارد بخۆیتەوە لەگەڵ ناخواردنا کە ئەویش بە هەمان شێوە هەرس خاوەکاتەوە. واتە خۆراکەکان ئەبێ ئێمە بزانین چی ئەخۆین و چۆنیش ئەیخۆین. کاتێک دانیشین لە سەرخوانێک دانیشین نانەخۆین نابێ هەر شتێک حەزمان لێ کرد بیخۆین. زانستی ئایورویدا ئەمە ڕێنمایی زانستی ئایورویدایە. هۆی ناکرێت بزەڵێت تۆ هەموو کاتێک بەم شێوەیە بژیت ئەوەی کە پێویستت بوو بیخۆی، بەڵام حەدەلیمکان هەوڵ ئەدەیت لە زۆرینەی کاتە ئەو کاتانەی بیرتە، ئەو کاتانەیە زانی پێویستیت پێێتی باشتر وایە ئەو خۆراکانە بخۆی کە پێویستیت پێێتی نەک حەزت لێتی. چونکە بۆ نمونە خواردنەوەی پەرداخێک ئاوی سارد لەسەر نانخواردن زۆر خۆشە بەڵام زۆر خراپە. یاخود خواردنەوەی بیپسی و کۆلاو ئەم خواردنەوە غازیانە لەسەر نانخواردن زۆر خراپە و سیستمی هەرس تەدمیرەکات. تەدمیربوونی سیستمی هەرس یاخود ساردبوونەوەی ئاگریگەدە بە مانای تێکچوونی خەوی تۆ، بە مانای دابەزاننی دەستگای هێز و قووەتی دەستگای بەرگری تۆ، بە مانای ئامادەکاری بۆ نەخۆشی، بە مانای کۆبوونەوەی ژەهرە لە ئەندامەکانی لەشتا و لە ناو کەناڵەکانە. خورما یەکێکە لەو میوە سروشتیانی کە پڕە لە شەکر لە زانستە جیاوازەکانە لە
ئاین و ئاینزا جیاوازەکانە زۆر باز لە مەسەلەی خورماکرێ. دەمەوێت سەرنجی بینەران بۆ ڕابکێشم زانستی ئاروێدا زانستێکی مرۆییە، پەیوەندی بە هیچ ئاین و ئاینزایەکەوە نییە و لەگەڵ هەموو ئاینەکانیشا هاوڕا و هاودەنگ و هاوکۆکە. تکایە هیچ بەڕێزێک ئەم دووەڵقەی چارە بە هیچ شیکردنەوە و لێکدانەوەیشی ئاینی باز نەکە، چونکە خورما مسلمان بیخوا مەسیحی بیخوا یەزیدی بیخوا هەر خورمایە و شەکرەکەی کە ئەیبەخشێ بە لەشت گرنگی خۆیە. ئێمە تەنها مەبەستمان لەم دووەڵقەی چارە ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ هەندێک لە زانستە پێشینەکان بۆی کە بزانین چۆن لەم بابەتانە تێبگەین. بۆ چیش ئاروێداوان هەڵبژاردووە لەبەرەوەی کە زانستی پزیشکینەوە سەلمانیەتی زانیاریەکانی لە ئاروێدادا هەیە تا ڕادێکی زۆر لەگەڵ زانستی پزیشکینێدا هاودەنگ و هاوڕایە و هاوتەری بن بە یەکتری و هەروەها ئەم زانستە لە کۆنتترین زانستەکانە و لە کامڵترینیشانە. باشە دەربارەی خورما سێ دەنگ خورما دەکرێت بەشی ڕۆژێک شەکری سروشتیت باتێکە بۆ بەرگری لەش و وارووا بۆ کارکردنی مێشک و بۆ دروستبوونەوەی خانەکان و بۆ بوونی وزەیەکی باش گرنگی خۆی هەیە و لە عینی چووک و ئیسلامیشدا دەڵێن ڕۆژانە سێ دەنگ خورما بخۆ باشە تەنانەت کە ڕۆژووی مسلمان دەشکێنرێەوە پێشنیار دەکرێت کە لە ڕووی سنەتەوە بە خورما بشکێنرێ. مامۆستا هاوبیر جەنابەت لە پاشخانێکی ئاینی زۆر باشیشت هەیە و شارەزایت لە ئاینی ئیسلامە و من لە سیڤی بەڕێستاوانم هەمووی خوێنێتەوە. دەمێ بزانم دەربارەی خورما لە باگراوندا یان لە پاشخانە مرۆییەکەیەوە لە زانستی ئارویدادا چی دەوتر لەسەر خورما، چۆن خورما بخۆین و لەگەڵ چیدا تێکەڵاوی بکەین. چارەکە سامهیتایەکێکە لە تێکستە زۆر کۆنەکانی ئارویدا کە باسی کۆمەڵە نەخۆشی زۆری تیاکراوە و باسی کۆمەڵە گەژوگای زۆری تیاکراوە و یەکێک لە گرنگترین سەرچاوەکانی ئارویدا لەگەڵ دوو سەرچاوێکایە کە شوشت تا سامهیتا و هێرانیا گەڕبا سامهیتان ئەمە سێ تێکستە گەورەکەی ئارویدایە کە باسی علمی ئارویدایان تیاکراوە. خورما لە چارەکە سامهیتایە بە وەکو خواردنی معجیزە باسی کراوە، خواردنێکی زۆر باشە، بەڵام خورما دەرمانێکی زۆر باشە. ئێمە بۆچی ئەڵێن خواردنێکی زۆر باشە؟ لەبەرەوەی ئارویدا پێی وایە ئەڵێ مەتبەخەکەی تۆ باشترین دەرمانخانەی تۆیە، پێویست ناکات بچیتە دەرمانخانەی تر ئەگەر توانی دەرمانخانەکەی خۆت لە ماڵەوە بەکاربێنی، مەتبەخەکەی خۆت بە باشی بەکاربێنی، واتە بزانی چیە خۆیت و چی ناخۆیت و چۆنەی خۆیت و بە چه حەدێکی خۆیت. خورما یەکێک لەو خواردنانەی کە ئەنتیۆکسیدانتە. ئەنتیۆکسیدانتیش واتە دژە سەرەتانە، ئەو فری ڕادیکاڵانەی لە ئەنجامی میتاپۆلیزمی تۆ و سووتانی و هەندێک لە ئەنزیم و هۆرمۆنەکان لە لەشە ئەمێنێتەوە. خورما ئەتوانێت ئەمانە بکوژێ و تۆ لە نەخۆشی شێرپەنجە پارێزێت. یەکێکی تر لە سوودەکانی خورما بەهۆی هەندێک مادەوە کە تایەتی ئەبێتە هۆی نەهێشتنی یاخود کەمکردنەوەی ئەگەری ئەلزایمەر، نەخۆشی لە بیرچوونەوە و خڵەفان و دژی سترێسە. لا ئارویداڵێت تۆ گەر ڕۆژانە بتوانانی خورمایە یادوان بخۆی پێویستی بە هیچ جۆرە شەکرێکی کە نییە. بەڵام قسەکە ئەوەیە ئێمە بێ ئاگاداری ئەوە بین ئایا ئێمە شەکری کە ئەخۆین یان نا. ئەی ناکرێت ئێمە لە بەرنمەیەکەوە یەکسەر بڕیان لەوە بین وڵا باشە هەموو ڕۆژێشم دوو دەنگ خورما ئەخۆم. ئەبێ بزانی ئایا چ جۆرە شەکرێکی کە ئەخۆیت. تۆ شەکری سپی لە چایە ئەخۆیت، شەکری سپی لە کێکە ئەخۆیت، شەکری سپی لە یەک دنیا ماوەدیکەیە ئەخۆیت، یاخود ڕۆژانە پرتەقاڵی دوان ئەخۆیت. پرتەقاڵی ئێستا لە بەرەوەی زۆری بە موادی کیمیاوی گەورە ئەکرێ، بە موادی کیمیاوی ڕنگ ئەدرێتێ، بە موادی کیمیاوی حەجمەکەی مەحدود دەکرێ. پرتەقاڵ تقریبا شەکر و ئاوە، یعنی سوودێکی وای نییە ئێستا مەگەرەوەی پرتەقاڵی لادەکان یا کەسێک خۆی باخی هەبێ، خۆی درەختی پرتەقاڵی هەبێ لە ماڵەوە بە هیچ موادێکی کیمیاوی، ئەمە بەڵێ شتێکی باشە واتوانێت شەکری ڕۆژەکەت باتێ. بەڵام قسەی من لەوەیە کە خورما کاتێکە خۆی ڕۆژی دوو دەنگەکەی بە بەرنامە لە کاتێکە کە شەکری تر نەخۆی، چکە ئەوە بەسە بۆ چالاکیەکانی مێشکی تۆ کە بە شەکر ئەنجامەدرێ. و ئەو کەسانی کە شەکریان هەیە، نەخۆشی شەکریان هەیە، سەیر لەوایە کە خورما هەندێک مادەی زۆر باشی تایە بۆ نەخۆشی شەکرا، هەرچەند خۆی شیرینە، بەڵام ئەبێت بزانین لەگەڵ ئەم شیرینیە چۆن تەعامل ئەکەین. شیرینی خورما شیرینێکی باشە، بەڵام کە ئەوی زیاد لە سنووری خۆی بوو ئەبێتە هۆکارێک بۆ نەخۆشی شەکرا. بۆی ئەوانەی کە شەکریان هەیە بە حەزەرەوە کار لەسەر خورما بکەن، ئەتوانن سێرچ بکەن لە ئینتەرنێتە بزانن کە خورما تا چه حدێک بۆ ئەو نەخۆشی ئەو کەوێتەوە سەرەوەی کە تۆ لە چ مەرحەلەیەکی نەخۆشی شەکرای یەکە دووە سێ و خۆراکت چۆنە. چکە من ناتوانم لێرەوە پێتان بڵێم کە چۆن بەکاری بێنی، لەبەرەوەی کە
هەر کەسە و سیستمی خۆراکی خۆی هەیە. ئەم شوێنی کە من لە پاڵیا وەستاوم لە بەشی خوارەوە بەرهەمەکانی شیرەمەنیە فرۆشێ لە ماست و پەنیر و قەیماغ و تا کۆتایی و لەم بەشەی سەرەوە هەنگوینە فرۆشتێ و لەگەڵ دەستی خۆشمە ڕشکەم هێناوە. ئێمە لەم دووەڵقەی چارەیە دەمانێت دەربارەی بەرزبوونەوەی سیستەمی بەرگری لەش قسان بکەین و چۆن خواردنیەکی دروست هەڵبژێرین بۆی کە بە لەشمان بکەوێت و بۆ لانی جستەیمان باش بێەوە بۆ لانی ڕۆحیشمان باش بێ. جا دەربارەی هەنگوینێکێکە لەو خواردنانی کە لەگەڵ کوردەواری کۆنابینێکی زۆری هەیە لەگەڵ مرۆڤایەتیشە مێژویشی دوور و درێژی هەیە و هەنگوین لە زۆر زانستا وەک چارەسەر بەکارەهێنرێ و لە زانستی ئارویدا لە زانستی پزیشکی ئەوەی کە پێوترێت طبی نەبەوی ئەویش دووبارە وەک چارەسەر بەکارەهێنرێ و زۆر جار باز لە تێکەڵاوکردنی ڕشکا ئەکرێ لەگەڵ هەنگوینە. بەڵام ئەلەم سەرچاوێکە لە سەرەتای بەرنامە کۆ بە درێژەم دۆڵقەی بەکارهێنین باسنەواکرێت کە دەڵێت هەنگوین نابێت تێکەڵاو بکرێت لەگەڵ ڕۆنە ئاژەڵیەکانە لەگەڵ ڕۆنە ئاژەڵەکانە نابێت تێکەڵاو بکرێت. پرسیارەکەی من ئەوەیە هەنگوین چۆن بەکاربێنین ئایا ڕۆژانە بیخۆین و لەگەڵ چیا تێکەڵاوی بکەین و لەگەڵ ڕشکە چۆن تێکەڵاوی بکەین بۆی کە سوودی هەبێ بۆ بەرگری لەشمان و کێشەشی چییە لەگەڵ ڕۆنە ئاژەڵەکانە. وەڵامی ئەو پرسیارانە ئابیستین و اینجا دەربارەی میوەکان پرسیارمان هەیە. هەنگوین یەکێک لەو خۆراکانی کە لە ئەربیداشە وەکو دەرمان ناوی هاتووە، بەڵام هەنگوین ئەبێت بزانین چۆن بەکارێنین. هەنگوین هەموو هەنگوینێک ناخورێ، هەندێک هەنگ لە هەندێک شوێن کە گوڵی زیان بەخشیتیایە هەنگوێت دروستەکەن کە ئەو هەنگوینانە ناخورێت. بەڵام لە کوردستانی ئێمە تەسەور ناکەم ئەو جۆرە گوڵانە هەبن کە زیاتر لە هەندێک ناوچە هەیە لە هیندستان یان لە ئەمریکای باشوور. بەڵام هەنگوین بەکارهێنان ئەبێتە هەنگوین خۆی مادەیەکی پاکشکەرەوەیە، دژە بەکتریایە، ئەنتی ئۆکسیدانتی تایە و هەنگوین شەکرێکی باشی تایە بۆ چالاکیەکانی مێشک و چالاکی جستەیی. هەنگوین یارمەتی بەهێزبوونی سیستمی مەناعەدا، سیستمی بەرگری لەشەدا، هەنگوین یارمەتی بەهێزبوونی سیستمی هەرسی مرۆڤەدا و هەنگوین دەتوانین بەکاربێنین بۆ کردنە دەرەوەی ژەهر لە لەش. بەڵام هەنگوین نابێت لە شوێنی گەرم هەڵبگیرێ. هەندێک لە ئەرویدیکەکان ئەڵێن لە 50 پلەی گەرمیە ئیتر هەنگوینە بێ بە ژەهر ناخورێ. هەندێکیان ئەڵێن لە سەر و 40 پلەواتە کە 40 پلەی تێپەڕان هەنگوین ناخورێ بە هیچ شێوەیەک. بۆی لە ماڵیش هەنگوینە بێت لە شوێنی فێنکە هەڵبگیرێ و نابێت بە هیچ شێوەیەک لە شوێنی گەرما دابنرێ. و هەنگوین لە 6 مانگ زیاتر کە تەمەنی تێپەڕی ناخورێت. خەڵکی ئەڵە هەنگوینی پێرارم ماوە، هەنگوینی چاک، هەنگوینی ئەسڵی کوردی، هەنگوینی هەر شتێک بێت، یعنی نەک هەنگ ئەگەر فیلیش دروستیکە هەنگوین لە 6 مانگ زیاتر نامێنێتەوە. دەربارەی ئەوەی کە هەنگوین چۆن بەکاربێنین، هەنگوین ئەتوانین لەگەڵ لیمۆ بەکاری بێنین. کەوچکێک هەنگوین لەگەڵ یەک لەسەر 2 لیمۆ نیو لیمۆ لەگەڵ پەرداخێک ئاو ئەگەر ئاوەکەش لە تێن بێ باشترە، ئەمە تێکەڵی بکەین بەیانیان زوو بیخۆینەوە یارمەتێکی زۆری نەهێشتنی قەبزیەدات و ڕێخۆڵەکان فعالەکات، چالاکەکات و بۆ هێوە هەم ژەهری ڕێخۆڵەکانەکاتە دەرەوە هەم یارمەتی کرمەجوڵی ڕێخۆڵەکانیشەدا. بەڵام ئاگادار بین هەنگوین لەگەڵ خۆراکی زۆر گەرم نابێ بەکاربێت، واتە هەنگوین نابێ بکرێتە چاوە، خەواسی دەرمانی خۆی بە هەموو شێوەیەک لە دەزەدا. هەنگوین نابێ بقوڵێنرێ. لە هەندێک حاڵەتی زۆر تایبەتانە بێت کە لە ئایرویدا وەکو دەرمان بەکارهێنرێت یاخود ئەکرێ بە دەرمان، لەو حاڵەتانەیە هەنگوینەکە تا حدێک گەرمەکرێ، بەڵام بەگشتی نابێ هەنگوین بکرێتە شتی گەرمەوە لەگەڵ شتی گەرما بخورێ و لە شوێنی گەرمیشا دابنرێت. بەکارهێنانی هەنگوین لەگەڵ ڕەشکە من لە ئایرویدا شتێکی وام لەسەر نەبینیەوە. ڕەشکە خەواسی دەرمانی هەیە، بەڵام زیاتر لە کوردەواریایە لە پێم وابێت لە توبی نەبەوی یا زیاتر ڕەشکە و هەنگوین بەکارهێنرێت. من لە ئایرویدا شتێکی وام بەڕاستی لەسەر نەبینیەوە کە ئەمدوانە تێکەڵ بکرێت و پێکەوە بەکاربێنرێت. بەڕێزان، پاش وەڵامی کۆمەڵێک لەو پرسیارانەی کە هەمان بوو دەربارەی
جۆرەکانی سیر و پیاز و شیر و ماست و ئەمانە لە ماوەسە هاوبیرمان کرد وەڵامی کۆمەڵێک پرسایی تر ماوە کە بۆ ئەڵلقی داهاتوی چارە هەڵیەگرین سەرنجتان بۆ ڕاکێشم کە ئەم کتێبە بۆم باسکردنە پێشێکەکە خۆراکی سروشتی و تەندروستی لەسەر بنەمای ئارویدا هێشێکە لە کتێبە باشەکانی کێسە لە کتێبخانەکانی کوردستانە بەردەستە و لە کۆتای کتێبەکەشە هەندێک بیرۆکەی تێدا لەسەر شێوازی ئامادەکردنی خواردنەکان وەک هەمیشە بۆ زۆرترین زانیاری بە بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز بینەری چارە بن هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و خەستەخانە و دەرمان نەبێ ڕست و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئیداری دەستگای میدیایی کورتسات قبول فەرمونون شەوتان شاد و خواتان لەگەڵ